ئەم کاتتان باش ئەو ئازارانەی کە لە دڵی دەیان کەس و بە شاراوەی ماونەتەوە و کەس ناتوانێت بە ئاشکرا بیدرکێنێت و لە ناخی خۆیاندا هەڵیان گرتووە لە ترسی لە دەستدانی کارەکانیان و نان بڕاوکردنیان تیمی ڕۆژنامەنووسی بەرنامەی نهێنیەکان دەستیان بۆ دەبات ئاشکرایان دەکات ئەویش پرسی کارمەندانی کۆمپانیاکانی سکوریتیە هەرچەندە لە ڕووکەشدا سکوریتیەکان ژیانی خەڵکە پارێزن لە یەکەکانی نیشتەجێبوون و پرۆژەکان و هەندێک شوێنی نافەرمیدا بەڵام خۆیان لە ژیانێکی شاراوە و پڕ نەهامەتیدا دەژین لێرەوە دانە بەدانەیان ئاشکرا دەکەین و ئەیخەینە ڕوو ئێمە لە کەیسی ئەم ڕۆماندا کەسێک کە خۆی کارمەندی یەکێک لە کۆمپانیەکانی سکوریتیە هاتووە باسی ژیانی خۆی هەروەها ئەو کێشە و معاناتانەی کە خۆی و سەدان کارمەندی هاوشێوەی خۆی بەدەستەوە ئەیناڵێنێت بۆ ئێمە باسەکە ئێمەش لە ڕێگەی هەریەکە لە میوانەکانمانەوە تاوتوێن پرساکەین کە بەڕێزان زیا پەترۆ سەرۆکی پێشووی دەستەی مافی مرۆڤ لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت هاوکات میوانی دووەمم سرود شاخستانی کە جەنابیان پارێزەری ڕاوێژکارن و ئەویش لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت حەزەکەم باسی ئەوە بکەم کە لایەنی تایبەتمەند و جیهەتی مختص بەم بابەتە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە هەوڵماندا ولامان مەبەست بوو کە لەگەڵمان لەم بەرنمەیەدا بەشدار بن پێکەوە گفتوگۆی بابەتەکان و هاوکات باس لە چارەسەری کێشەکانی کۆمپانیەکانی سکوریتی بکەین بەڵام پێیان نەکرا و ئامادە نەبوون لەگەڵمان لەم بەرنمەیە لەلایەکی ترەوە هەوڵماندا کە نوێنەری یەکێک لە خودی کۆمپانیەکانی سکوریتیەکان لە یەکێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە لەگەڵمان بن چون وا باشتر بوو کە خۆیان لێرە بن لە کاتێکا کە ئێمە باسی ئەوان و کێشەکانی نێوان ئەوان و کارمەندەکانیانەکەین بە هەمان شێوە پەیوەندیمان بە چەند کۆمپانیایەکەوە کرد ئەوانیش ئامادە نەبوون بەشداری بەرنمەکە بکەن و هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر کێشەکانی نێوان خۆیان و کارمەندەکانیان بدەن بۆ ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان مازانی بە هەر شێوەیەک بێت گرنگی بەم بابەتە بدەین و باسی کێشە و نەهامەتیەکانی کارمەندەکان بکەین سەرەتا کاک سرود سڵاو لە جەنابتان سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە ئێمە لای جەنابتان پێمان بڵێ جەناب بدووک و پارێزەرێکی ڕاوێژکار بابەتی کێشەکانی نێوان کارمەندان و کۆمپانیا تایبەتەکان هەروەها ئەو سکاڵایانی کە کارمەندان لە کۆمپانیەکانی کەن ئەگەر ئێمە بە تایبەت باسی کۆمپانیەکانی ئەسکوریتی و کۆمپانیا ئەمنیەکان بکەین کە نافەرمین لە دادگاکانی هەرێمی کوردستانە ئەم کەیسانە لە چیاستێکایە ئەم بابەتانە هاتوونەتە نێو دادگاکانەوە سکاڵات تۆمار کراون سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە کارمەندان و بینەرانی زوم نیوز بێ سپاس بۆ بەرنمەکەی بەڕێستان بێگومان ئێمە ئەگەر سیرکەین لە دادگای عەمەل ئەو شێوازە کەیسانە هەیە ئەو کەیسانش دوو ئاراستە وەرگرتووە یەکێکیانەوەیە کە ناوشیاری مەسەلەن ئەو کرێکارە بەڕێزانەی کە لە کاتی بەشداریکردنیان لە با بڵێن بە عەقدێک یان بە گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەکی کەرتی تایبەتدا وشیار نەبوون بەوەی کە عەقدەکانی خۆیان دراست بکەن و لە زمانی ئیجتیماعی بتوانن حقوقی خۆیان ثابت بکەن و لەلایەکی دیکە ئاراستەی دووەمەوەیە هەر خودی خاوەنکارەکان تەقسیری ئیستیغلال لە بابەتەکەیاندا هەبووە و ویستویانە ئیستیغلال بکەن بەبێ لە بەرچاوگرتنی بنەما قانونیەکانی کە لە قانونی عەمەل و زمانی ئیجتیماعیدا هەیە ئەو کەیسانە بڵێ لە دادگای عەمەل خۆمان کەیسمان هەبووە بەداخەوە کەیسەکان دەتوانم بڵێم نەیانتوانیوە بگەنە ئەنجامێک کە دڵخۆشکەر بێ بۆ کرێکارانی ئەو کرێکارانەی کە کێشەکەیان هەبووە بۆچی ئەگەر جەنابتان وەکو پارێزەرێک کەسێکی واتان هەبوو بێت یان بیست بێتان لە دادگا بۆچی نەتیجەیان نەبووە یان نەتیجەکە دڵخۆشکەر نەبووە بە نسبەت کرێکار یان کارمەندەکانەوە سەرەتا دەمەوێت ئەو حەقەتە باسکەم کە بەداخەوە لە کوردستانی خۆمان لە وڵاتی ئێمەدا زۆربەی ئەوانەی کە لە کەرتی تایبەتیان خاوەنکارەکان ئەو کەسانن کە لە بەرپرسیارەتی حکومی و حیزبیان هەیە و ئەوان دەتوانم بڵێم زۆرێک لە کاریگەریەتیان هەیە بەوەی کە ئەو کرێکارانەی کە زوڵمیان لێ دەکرێت لە ئەسنای کارکردنیان یانەوەتە گرێبەستەکانیان مافی ناو گرێبەستەکانیان نادرێتە یان هەر گرێبەستیان پێ نەکردوون
ئەوانە ڕۆڵیان هەیە لەوەی کە ئەو کەیسانە نەتوانن بەو ئاقارەدا بڕۆن کە نەتیجەیەک بۆ ئەو کرێکارە بە ڕێزانە بگەێنێ کە سوودمەند بن تێیدا. لەبەرەوەی ئێمە هەمیشە لە وڵاتی ئێمەدا کرێکاریش جۆرێک لە تەقسیری هەیە بەوەی وشیار نییە بەو قانونانەی کە لە کارەکەیداە. بۆ نمونە ئێمە واڕاتوین کە کەسێک ئەگەر عەقدی موقەتی هەبێ یان گرێبەستی کاتی دامەزراوێ لە شوێنێک، ئەوە مافەکانیشی هەر کاتیە. لە کاتێکدا ئەمە ڕاست نییە، سەرلەبەری پێچەوانەیە. لەبەرەوەی ئێمە پاڵپێش بە ئەحکامی مادەی 39 لە قانونی عمل و زمانی اجتماعی عێراقیدا هەموو ئەو کەسانەی کە بە گرێبەستی موقەت دادەمەزرێن لە شوێنێک هەمان ماف و ئیمتیازاتیان هەیە کە لە گرێبەستی هەمیشەییدا هەیە و هیچ جیاوازیەک نییە بەوەی کە لە مافدا لە ئیمتیازاتدا کە کەسێک گرێبەستی کاتی هەبێ و گرێبەستی هەمیشەی هەبێ کەسێکی تر. لە هەمان کاتدا زۆر جار بینیومانە ئیستیغلال لەوەدایە مێرەبان خان، مەسەلەن ئەوانەی کە خاوەنکارن جار هەیە مەسەلەن پێویستیان بەچل کرێکارە، ئەوان دەچن دوو کرێکار تۆمار دەکەن لە زمانی اجتیماعی بۆی هەمیشە کە ویستیان مماتەڵە بەو بارودۆخە بکەن یان کرێکارێک بێبەشکەن لە مافەکانی یانەوەتە دەریکەن بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لایەنە قانونیەکەی. زۆر باشە، دەست خۆش کاک سرود. کاک زیا سڵاو لە جەنابتان، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە لای بەڕێزت سەرەتا پێتان وایە ئەسڵن لە ئەساسدا بوونی کۆمپانیا ئەهلیەکان بۆ بابەتی پاراستنی ئەمنیەت لە ئێستا بە شێوەیەکی زۆر بەربڵاوترە بەراورد بە ساڵانی پێشوو. مەسەلەن سیتیەکان، بانکەکان، نادی و زۆربەی شوێنەکان ئێستاوای لێ هاتووە بۆ زۆر شوێنی گەورە بۆ بازاڕەکانیش ئەم بابەتە سپێرێت بە کۆمپانیا ئەهلیەکان، کۆمپانیەکانی سکیوریتی. ئەم بابەتە بۆچی وا لە ئێستاە تەشەنەی سندووە و پێتان وایە کە گرنگە؟ سڵاو میهرەبان خان، تۆ جەنابەت لەگەڵ کارمەندەکانی کەناڵی زووم هەروەها لەگەڵ بینەرەکانی کەناڵی زووم. بابەتێکی هەستیارە بەڕاستی دەستان خۆش بی بۆ بەدواداچوون لە بۆ ئەم کەیسە، لەبەرەوەی لە گشت شارە و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێستا ئەم دیاردەیە بڵاو بوویتەوە و خەڵکیشی لێ ئاگادارە. تەبیعی ئەم لایەنێک کە بەڕێزت باست کرد دوو لایەنی هەیە یاخود دوو شێوەی هەیە، شێوەیەکی پۆزەتیفە، شوەیەکی تری نێگەتیفە. ئەوەی کە نێگەتیفە مانای وایە کاتێک کە مۆڵە یاخۆ هەر کۆمپانیایەکی ترە یاخۆ هەر شوێنێکی گشتیە کە کارمەندی سیکیوریتی دەینیتن و واژوو گرێبەستێک دواژوو دەکاتن لەگەڵ کۆمپۆنیایە گۆ ئەم کۆمپانیایانە تەبیعی ئەمانەش ئەهلینە تایبەتن. مانای وایە لێرە نامەیەک دەبەخشێ بۆ هاوڵاتیان کەوا لێرە سەقامگیری بەرقەرار نییە، بۆیە پێویستیان بە ئەم کارمەندانە، چونکە کارمەندانی سکیوریتی ئەرکی سەرەکییان ئەوەیە کەوا بۆ سەقامگیری ئەم شوێنە و بتوانن سکیوریتەکەی ئەم شوێنە بپارێزن. بۆیە ئەمە کە ئەرکی وزارەتی ناوخۆیە و ڕاستە هەر لەبەر ئەمە لە ساڵی 2021 بە یاسای ژمارە 18 لە بەرلەمانی هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بە پێی پرۆژە یاسایی کە لە حکوومەتەوە دەرچوو واکە وزارەتی ناوخۆ بەرپرسیارەتی وەرگرتیە بۆ بەدواداچوون و هەروەها بۆ ئەوەی چاودێری ئەم کۆمپانیەکەم بەپێی ئەم یاسایە دوای دێنەوە ئەم یاسایە چی لە خۆ دەگرێت. لایەنە پۆزیتیفەکەی ئەوەیە کەوا ئەم کۆمپانیایە کە هاتووە ڕوخسەتێکی کارە لە بۆ ئەو گەنجانەی کەوا کاریان نییە دەتوانن لێرە کاری خۆیان بکەن، بەڵام ئەبێ بە شێوەیەکی ڕێک و پێک ڕێک بخرێتن، چونکە لە هەموو دنیاە دوو شت هەیە بەرقرارە، هەیە ئەرک و هەیە ماف. ئەویان ئەبێ ئەرکی خۆیان ئەوانەی کە کار دەکەن ئەرکی خۆیان بە پێی یاسا ڕێک خراپی ئەرکەکی خۆیان ئەنجام بدەن و لە ڕووی کارگێری و دارایی و هوەری و تەنانەتیش کۆمەڵایەتی کەڕاهێنان کراوبن چۆن مامەڵە لەگەڵ خەلک بکەن لەگەڵ ئەم کۆمەلگایە و هەروەها مافی خۆیان هەیە کە ئەم مافە ئەبێ ئەم کۆمپانیایە بۆیان دەستنیشان بکاتن، ئەویش بیمەی تەندروستی بۆیان دابین بکە، بیمەی کۆمەڵایەتیان بۆ دابین بکاتن و هەروەها هەر لە حالەتێکی ناکاو ئەگەر هەر شتێک ڕوو بداتن ئەمە کارمەندی خۆیتی. من لێرە پیشنیارێک
دەخرێتە ڕوو بۆ ئەم وەزعە ئەگەر بمانەوێ بەم شێوەیە کاری بکەین بە ئەم کارمەندانە بەشێک بن لە کۆمپانیا ئەبێ لی بەرپرسیاربی و لێرە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم لایەنە یاخۆ ئەم دەستگایەی کە چاودێری ئەم وەزعە دەکاتن پێویستە ئەم کۆمپانیایە بیخاتە ئەرکی یاسایی ژێر ئەو ڕێنمایە یاسایەیە کە هاتن چونکە وەکو بەرێز کاک سرودیش باسی کرد کە ئەم کابرایە کار دەکا ئەمە مافی هەیە ڕاستە ئەگەر کاتیبی ئەگەر ئەوە بیتن بۆیە ئێمە ئێستا هەنگاوە نراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وزارەتی کاروبار و کۆمەڵایەتی کەوا هەر کرێکارێک پێویستە ئیمڕۆ ناوی خۆی تۆمار کرابی و بەر خاوەن کارەکە چ کۆمپانیابی چی کارێکی تر بیتن بەزە کە ناوی ئەم کرێکارە تۆمار بکە بۆ ئەوەی مافەکانی نەسووتێ لە هەمان کاتیش ئێمە ئەبێت زیاتر فراوانی بکەین ئەم مەسەلەیە بۆ ئەوەی ئەم کرێکارە بۆ دوا ڕۆژ ئەو پارەی کە وەرەگرێم و بەرامبەر کارەکەی خۆی بەشێکی لێ بێتە بڕین بۆ ئەوەی کەوا دڵنیا بیتن ئەگەر هەر حالەتێکی لە ناکاو لە ڕوویدا یان پاش ئەوەی کە تەمەنی گەورە بوو وەکو خانەنیشینێکی فەرمانبەرانی گشتی خانەنیشینی هەبیتن لەم کاتەدا ڕخسەتی کار زیاتر دەبی خەلکانێک زیاتر کار دەکەن و هەمان حالەت ئەوانەی کە کار دەکەن پابەندی گشت ڕێنماییەکان دەبن بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان و لە هەمان کاتیش ئەم کۆمپانیایە کە ئەم خەلکانێک کە هێناوە کاری پێەکە دڵنیاتر دەبن کەوا ئەوانە خەلکانێکی ڕێک و پێک و ڕاهێنیان بۆ ئەوەی بە شەریتیانەکەوێ. زۆر باشە. ئێمە ئەو کەسە یاخود یەکێک کارمەندانی یەکێک لە کۆمپانیەکانی سکیوریتی هاتووە کە باسی حاڵی خۆی و چەند هاوڕەیەکی و ئەڵێ بە شێوەیەکی گشتی ئەمە نەک ژیانی من ژیانی زۆربەی ئەو گەنجانەیە و کارمەندانەیە کە لە کۆمپانیەکانی سکیوریتیا ئیشەکەن با پێکەوە گوێبیستی وتەکانی ئەو بین دواتر زیاتر قسە لەسەر بابەتەکە ئاکەین. باشە پێم بڵێ دەوامەکەت چۆنیە بۆمان باسکە چەند دەوامەکەیت چەند لە ماڵەوەیت ئەو موچەکەت چەنە باسیێمانەمان بۆ بکە. بەڵێ موچەکەی من بڵین من و زۆربەی کارمەندەکان لە بینی 400,000 بۆ 500,000 من 450,000 وەرەگرم لە موچەکەمە و لە مانگێکشە بۆمان هەیە 2 جار ئۆف بکەین 28 ڕۆژ داوامەکەین 2 جار ئۆفەکەین ئەگەر بتەوێت جارێکی تر ئۆف بکەیت یان نەچیتەوە بۆ دەوام ئەوە ئەو ئۆفەی کە ئەیکەی پارەی ئەو ڕۆژەت لێ بڕن من ڕۆژانە چەندت هەیە من ڕۆژی بە 13,000 ئیشەکەم بەس ئەگەر بمێ ئۆف بکەم ئەبێ پێش ئەوە پێیان بڵێم ئەژینا قبولی ناکەن و زائیدەن پارەی ڕۆژەکەم بە زیاوە لێ بڕن چەند 15,000 لێ بڕن بۆ ئەو ڕۆژێک کە ئۆفم کردووە و کارمەندێکی تر کە هەر هاوڕێی خۆمە لە شوێنی من دایانێن فول تایم ئەبێ ئیش بکە لە شوێنی من بەحساب پارەکەی من کە لە منیە بڕن ئەیەن بە ئەو و زۆربەی کات لەسەری مانگشا من خۆم بەسەرم هاتووە کە ئەوە فول تایم ئیشم کردو و توانە سرف نەکراوە حساب نەکراوە بۆ مانگێکی داهاتوو تر مانگی داهاتووش هەر وەئاڵێن و بە کوردەکەی پارەکەمان نایانێ. باشە باسی ئەوەت کردوتت لەسەر شتی بچووک بچووک من مانگی پێشوو پارەیەکی زۆرم لێ بڕاوە بۆمان باس بکە لەسەر چی بوو چەندت لێ بڕا دواتر چەندێک موچەت بۆ هاتەوە لە خۆی مانگەکە. بەڵێ لە 450,000 موچەکەی خۆم جارێک لەسەر تاخیربوونێکی کەم کە دەدەقەیەک نەئەبوو دەدەقەیەک ئەبوو ئاوە غرامەیەکی باشیان کردم و قسەیەکی زۆریشان پێوتم سەرزەنشتیان کردم لەسەرەوەی دەدەقە من تاخیر بووم و جارێکیش لەسەر ڕیش بوو کە بە حاڵ تۆزێک ڕیشم هاتبوو لەسەر ئەوە دیسان موچەیەکی باشیان لێ بڕم غرامەی باشیان کردم وای لەو لە کۆتایی مانگەکە کە معاشم وەرگرت تەنها 200,000 وەرگرت لە خۆی 450,000. باشە تۆ وتت من لەش کۆمپانیای تریش ئیشم کردووە کەواتامە دوو شوێنە تۆ تاقیەکەیتەوە فەرقان هەیە شوێنەکانیان هەمووی تقریبا مامەڵەکانیان بەم شێوەیە مثلەن من بیست و ماڵە شوێن هەیە باشترە شوێن هەیە موچەکانیان باشترە شوێن هەیە مثلەن موچەکانیان کەمترە ئەمە چۆنیە. بەڵێ ئەوە زیاتر لە بڵێن لە هەولێر و لە بەغداد کاری سکیوریتی پارەکان بە دۆلارە و قانونەکانیان وەکو لای خۆمان نییە ئۆفیان زۆرترە داوامەکانیان خۆشترە. ئەمە تۆ خۆت واڵی ڕەفیق قوشت بۆی باس کردویان چی؟ باسییان کردو بڵێن هاوڕێکشم هەیە لە بەغای ئەو لە سلێمانی کاری کرد چوو بۆ بەغا بۆ کار بۆ سکیوریتی لەوێ ئەو پارەکەی بە دۆلاری ژوەرەگرێ و زۆر قانونەکانیشی فەرقیە لەگە خۆمان.
باشە تۆ باسی شتێکت بۆ من کرد پێشتر وتت زۆر چیرۆک هەیە کە حەزەکەم سەلەن بۆ باسی کەمێکێک لەوانە وتت ئەوەی کە بۆ من و بۆ زۆربەی هاوڕێکانم ناخۆش بوو باسیەوەش کردوتت هاوڕەیەکم نازانم خێزانەکەی مناڵی بووە بەڵێ ئەومان بۆ باسکە ئەوە چۆن بوو بەڵێ ڕەفیقێکم خێزانەکەی لە کاتی مناڵبوونا تەلەفۆنی بۆ کرد کە مناڵی ئەبێ ئەچێ بۆ خەسخانە ئەمیش پێشی وتن تی من حاڵ و مۆزوعەکەم ئەوە ئەچم بۆ خەسخانە خێزانم مناڵیە بێ و وابزانام لە خەسخانەش ئەبێ کە باوشی مناڵەکە حازر بێت کەچی لەسەر ئەوە غرامێکی زۆریان بۆ کرد کەەوە ئۆفی نەکردو و پێشتر پێی نەوتراوە و لەسەر کۆمپانیا ئەکەوێ و شوێنەکەی بەجێبێڵێ بە بۆنی ئەو غرامێکی زۆریان بۆ کرد وابزانم ئەو مانگە 1970 یا 500 بیانێ لەسەر ئەو ئۆفەی کە ینی بەحسا بەبێ پەرسکی دوێتی پرسیشی کرد بەس چیتر هەیە گلەی چیترت هەیە تەوێ باسی بکەیت وڵای گلەیەکانمان بگەینین ئێمە گلەیمان لە موچەکە هەیە باشە کە زۆر کەمە باسی ئەوەت کردوتت سەرەتا کە ئەچینە هەر شوێنێک بڕێک پارەمان لێ ئەبڕەن پارەی جلوبەرێک مثلن ئەمانە عادی بوو بەڵێ سەرەتا کە من هاتم بۆم کۆمپانیایە یەکەم مانگ بڕی 100,000 دیناریان لێ بڕین کە وەکو تەئەمینات و ئەمانەتێکە ئەمە بۆی کە وازنێنی یان نەڕۆی و بێجگە ئەوەش 50,000 دیناریان لێ بڕین بۆ پانتۆڵێک و بلوسێک کە هی کۆمپانیاکە خۆیەتی مەرج بخۆی بمان ناتێ بەس 50,000 لە ئێمە بڕی تۆ یەکەم مانگ کەواتە چەندت بۆ مایەوە یەکەم مانگ بڵین ئەو 150,000 لێ بڕین لە 450کە 300,000 بۆ مایەوە 300,000ەکە نازام چۆن باسی کەم نەئەتوانم بیام بەکرێ خان و پێم بڵێ تۆ ژن و مناڵ و شتت هەیە خێزانداری بەڵێ خێزاندار مناڵت هەیە بەس مناڵم نییە کرێچیشم بەم پارەیە چۆن ئەژێ ئیشی ترەکەی ئیشی تر مەجارم نییە ناتوانم ئیشی تری لە پاڵا بکەم لەبەرەوەی کە کاتی داوامەکەم زۆرە 8 ساعتە کاتەکەی تر ناتوانانی ئیش بکەیت کاتەکەی زۆربەی کات 8 ساعتەکە کەوێتە شەوە یان کە 8 ساعتەکە کەوێتە بەیانیانەوە دوایەوە ئیشی ترم دەست ناکەوێت ئەوم پێ بڵێ ئەوانی کە شەوان ئیشەکان کە شەوان خەفەریاتیان هەیە و ئەوانی کە بەیانیان هەیەە فەرق و جیاوازی لە نێوانی موچەکانیانە هەیەیان هەر یەک پارێ وەرەگرن بەڵێ لە کۆمپانیەکەی ئێمەستا هیچ فەرق و جیاوازیەک نییە بەیانیان بیت یان شەوان بیت هەر یەک موچەوەرەگری بەس لە زۆربەی کۆمپانیەکانی دەرەوەی شاری سلێمانی و بڵێن شارەکانی تر جیاوازی هەیە لە ڕووی یاسا و قانونی شۆ فەرقی هەیە بێ ئەوانی کە لە شەفتی شەوە ئیشەکەن پارەکان زیاتر بێ و زیاتریان بۆ حساب بێ زۆربەی لە بەردەم باڕەکان یان سیتیەکان کەسانی کار بەدەست و کە کەسانێکە زۆر ڕێزی ئێمە ناگرن یا حسابمان بۆ ناکەن زۆر عنی هەست بە کەمی خۆمانەکەین لەو کاتانە لە مامەڵی ئێوە شەکرێ دەزانی زۆر جارە وترێت لەگەڵ ئەو خەڵکانی کە مثلن ئێوە لەو شوێنانە پاسەوانیەکەن زۆر جار مامەڵەتان هەنێک جار باش نییە لەگەڵ خەڵکەکانە مثلەن خەڵک زۆر ئەوەستێنن زۆر پرسیارەکانیان بە شێوەیەک لە شێوەکان گلەی ئەوە کراوە کە ئاگەر کەسێک بزانرێت دەمانە بەرپرسن و سیارەکانیان سیاری باش بێ زۆر ڕایان ناگرن لە مەبەستم لەو شوێنانەیە کە قەڕەباڵغ و لۆردێکی زۆری لەسەرا زۆربەی کات ئێمە کە ئەمرمان پێکرد ئێمە خۆمان دەسەڵاتمان نییە ئەمرمان پێکن کە مەسەرەن کەسێکی ئاساییە بێ پرسیاری بکەین بۆ کوێ چێ لە شۆ هاتووە بۆچی ئەچی ئەم پرسیارانش زۆربەی کەس پێ بێداقە دەبێ یان من کە پاسەوانیەکەم یان حرەسم لە بەردەم سیتیەکە کەسێکێتە ژوورەوە بێ پرسیاری لێ بکەم منوە ئەمرم پێکراوە و زۆر کات کەسی نەناسراویش کێت ئێمە نایناسین یان کار بەدەستیان مەسوولە سا بۆ ئێمە هەر ناکە ئێمەش کە ئەمانەوە ڕایانگرین لەو کاتەیە زۆربەی کات دەمەقاڵە و شەڕ دروستە بێ باشە پێم بڵێ ئێوە هاتوو چووە و خواردن جگە لە جلوبەرگەکە وتت لەسەر خۆتانەوەیە خواردن چۆن مثلەن 8 ساعت ئەمێنەوە چییە خۆن و کێ بۆتانەکڕێ لەسەر ئەرکی کێیە هاتوو چۆکەمان کە ئەچین بۆ دەوام ئەو لەسەر خۆمانە باشە ئیتر بەیانیان بیان شەوان بی خۆت ئەڕۆی خۆ دیتەوە لەسەر ئەرکی خۆتە سیارە و پێە ماتۆڕە پێەیە یان بە پێ هاتوو چۆکەی ئەوە بێ خۆت بیکەی خواردنەکەش هەنێک شوێن بۆ شوێن فەرقەکە کۆمپانیا بۆ کۆمپانیا فەرقەکە هەیە لەسەر خۆیەتی و هەیە لەسەر خۆی نییە باشە تۆ خۆت بەچی هاتوو چۆکەی من خۆم زۆربەی کات بە پاس هاتوچۆکەم و بە پێش کە هاتوچۆکەم تقریبان شوێنی ئیشەکەم بۆ ماڵەوە 40 دقەیە بە پێ هاوین و زستانیش بە هەمان شێوە هاوین و زستان هەر بە هەمان شێوە کارەکە ناخۆشە موچەکەم بەشی ئەوە ناکە کە پارەیە کۆکەمەوە شتێک بکڕم بۆی هاتوچۆی پێ بکەم تۆ ئەمانە ئەگەر خاوەن حەقن بۆ ناچن لە دادگا سکاڵا بکەن بۆ قبوڵیەکەن وسەلەن
بەڵێ هەر ئەبێ قوبوڵیکەین چکە ئەگەر قوبوڵی نەکەین هەڕەشەوەمان لێکەن لە کارەکە دەرمانەکەن و غرامەیەکی زۆرمانەکەن و پاشەوەش کە ئێمە بچین بۆ یاسا یان بچین بۆ لە قانون کە شکات بکەین ناچێتە سەر زۆربەی زۆری کۆمپانیا سکیورتیەکان هی بەرپرس و کەسەب لە باڵاکانە هیچ شتێکمان بۆ ناکرێت ئەو قانونەکەش لای خۆیانە کە خۆیان وەرەقەیەکمان پێ ئیمزا کراوە کە قانونی کۆمپانیاکەی تایە ناتوانین هیچ قسەیە بکەین یەکسەر ئەومان بۆ هێننەوە کە ئاڵێ ئێوە خۆتان ئەم مەرجانەتان قوبوڵ کردووە ئەنی هیچمان بۆ ناکرێت نە لە یاسا و نە لە دەریشەوە. ئەها باشە تۆ بۆچی ئیشی ترت نەکردووە کە ئەوە لەم ئیشە ناڕازی جارێک وازت لەم ئیشە هێنا و جارێکی تریش گەڕاویتەوە سەر هەمانیش بۆ ناچی ئیشی تر بکەیت خوێندن و شتە تەواو کردووە؟ بەڵێ من دەرچووی زانکۆم 4 ساڵە زانکۆم تەواو کردووە سەرەتام ئیشم ناکرد کرێکاری مەکرد حەماڵی مەکرد لە ناو بازاڕە بەس ئەوە بۆ ژیانی من دەری ناهێناکە هەوڵی دامەزراندنت داوە زۆر هەوڵی دامەزراندن ماوە زۆر بە دوایە چووم بەس چونکە واستەم نییە ینی شوێن نەماوەمە سەری پیانەکەم بۆ دامەزراندن لەبەر ئەوەی واستەم نییە دانامەزرێم. لێرەوە تەوێت چی بڵێیت؟ لێرەوە دەنگی خۆم بگەێنم بە ئەو کەسانی کە وەکو خۆ من و ئەو کەسانی کە گویان لێمە من قسەی ئەو کەسانە و خۆشم ئەەکەم بۆ ئەو کەسانی کە گویان لێمە کە دەسەڵاتیان هەیە کە قانونێکیان بەدەسە کە بتوانن یارمەتیمان بن یاسای ئەم کۆمپانیانە ڕێک خرێتەوە داوامەکانی ئێمە چاک بکرێ ئێمەش کە من بەش بە حاڵی خۆم کە دەرچووی زانکۆم تاعین بکرێم مافی خۆمە منیش هاوڵاتیەکەم لەم وڵاتەکە ئەمەوێ مافی خۆمم هەبێ دام و مەزرێم زانکۆم تەواو کردووە بە پلەی باش دەرچووم چەند ساڵ هەوڵم ماوە تێکۆشاوم تا ئێستا هیچم بۆ نەکراوە بە هیچ. تۆوتت زۆر جار زۆربەی سکیوریتیەکان وای لێ هاتووە حەزەکەن ڕەمەزان بێت بۆ ئەوەی بە خەڵک هاوکاریان بکات سەرفترە و زەکات و شت کۆکەنەوە زۆربەی زۆر کاتەکان کە ئێمە ڕەمەزانیە خۆخۆمانە بڵێن ڕەمەزانیە لەبەر ئەوەی خەڵک سەرفترە زەکات یعنی خۆمان بەزەیمان بە خۆمانایەتەوە کە سەرفترە و زەکاتمان بۆ هێنن ینی کارەکەمان وای لێ کردوین ئەهات شەرمەکەین لە ماڵی خزمان بێ دۆستان بێ ئەوە خێرمان بۆ هێنن سەرفترە و زەکاتمان زۆر بۆیە لەبەر هەژاریمانە لەبەر نەداریمانە لەبەر ئەوەی نائەتوانین کاریشی تر بکەین و نە ئەم کارەشمان دەست دێبێتەوە چکە کاری ترمان نییە کاری ترمان دەست ناکەوێت دەستیشمان کەوێت کرێکاریە زۆر ینی خۆشە بکوژی لە کرێکاریە ناتوانانی ئەو پارەیە پیاکەی کە بتۆی پێی بژی بە ئیسراحەت. تۆوتت یەک دوانێک لە هاوڕێکانم ویستویانە وەکو من ئاوها بێن لە ڕاگەیاندنەوە باسی حاڵی خۆیان بکەن بەڵام ترساون ئاوتوانە دوای مەترسی لەسەر ئیشەکەمان و ژیانمان دروستە بێت لە چی ترساون اینجا پێم بڵێ تۆش ناترسی؟ من مشکلم نییە ئەترسم بەش بە حاڵی خۆم بەس وام لێ هاتووە کە ترسەکە لە جانم بچێتە دەرەوە ئاخر لە بگەێنم لە کۆمپانیاکە لە ئیشەکە کە بێن دەرم بکەن یا سکاڵام لەسەر تۆمار بکەن نان بڕام بکەن ئێمە نەناوی تۆ نەدەم چاوی تۆ هیچی دەرناخین ئەسڵان هیچ کەسێکیش نازانێت کە تۆ لە چی شوێنێک ئیشەکەیت دەست خۆش بێ سپاس بۆ تۆ منیش زۆر سپاسی ئێوەکەم هیوادارم دەنگەکەم بگا بە هەموو ئەو کەسانێکی جویان لێمە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. کاک سروت پێکەوە گوێبستی وتەکانی ئەو کارمەندە بەڕێزە بووین حەزەکەم جەنابتان پێمان بڵێن لە ڕووی یاساوە ئەخاوەنی کۆمپانیای ئەم کەسێک کە قسەی بۆ ئێمە کردووە چی بەرپرسیارەتیەکی یاسایی لەسەر شانی دروست بووە یان چی پێشێلیەکی ئەم مافی ئەم کارمەندەی کردووە؟ یەکەم شت ئەو کۆمپانیایە تەقسیری زۆری هەیە لەوەی کە ماف و ئیمتیازە حەقیقیەکانی خۆی نەگەیاندۆتە ئەو کارمەندانە لەبەرەوەی ئەو کارمەندانە وەکو هەر کەسێکی تر کە لە شوێنی گشتی لە کەرتی گشتی بەگرێبەستی هەمیشەی لەوێن ئەو کارمەندە بەڕێزەی کە تازە باسی کرد ڕەنگە هەزارانی تریواشە بێ هەمان ماف و ئیمتیازاتیان هەیە ئەو دەڵێ لە مانگێک کاتەنا 2 ڕۆژ ڕێگەمان پێدەدەن لە کاتێکدا ئەو مۆزەفێکی گشتی کرێکارێک کە لە کەرتی گشتیدا کار دەکا بەگرێبەستی هەمیشەی ئەو بەڕێزە هەمان ماف و ئیمتیازاتی ئەوی هەیە و لە کاتێکدا بە پێی قانون
ئەگەر هاتوو جارەیە مەسەرەن ئافرەتێکە خوشکێک لەوێ کار دەکات لە شوێنێکی سکیوریتی یان لە هەر شوێنێکە چکو من مەفهومەکە بە عامتر باز دەکەم ئەو کەسە چۆن مەسەرەن ئافرەتێک یان ژنێک لە کاتی حملی دەبێت لە کاتی ئەوەی ساڵانە وەردەگرێ هەمان موچەی بۆ سرف دەکرێت لە کەرتی گشتیدا بەگرێ بەستی گشتی ئەو کەسەی بەپێی قانونی ژمارە 76 قانونی عملی عێراقی هەمان ماف و ئیمتیازاتی هەتا لەو ئیجازە ساڵانەیە دێتەوە دەبێت هەمان موچە و ئیمتیازاتی بدرێتێ ئەو پیاوە بەڕێزەش کە لە سکیوریتی کار دەکات و هەر کەسێکی تر ئەوانە دەبێت لەوە تێ بگەن خاوەنکار بەپێی قانون ناتوانێت کرێکارێک دەربکە بینێرێتەوە ماڵەوە بە تەعەسف لەبەر ئیلا دەبێت سەبەبێکی مەشروعی هەبێت لە ڕووی قانونیەوە ئەو کاتە دەبێت وەزارەتی کار لێژنەیەک دادەنێ ئەگەر ئەو کەسە خۆی سکاڵا بکە ئەو لێژنەیە بە دوواداچوون بۆ دەکات بۆ ئەو کرێکارە دەرکردووە ئەو کەسە دەرکردووە کە لە لای تۆ کار دەکات بە کرێت تەبعاً لە بەرامبەر ئەرکەکانی ئەگەر کەم تەرخەمی گەورە هەبێ ئەوە مۆزوعێشترە ئەگەر نەبێ دەتوانێت ئەگەر لێژنەکە تەئیدی خاوەنکارەکە بکە ئەو کەسە دەتوانێت بچێت لە دادگای عەمەل تەعەن لەو بڕیارە بدا لە ماوەی 30 ڕۆژدا و دادگای عەمەل ئەگەر سەبەبەکەی بە مەشروع نەزانیت خاوەنکار ئیجبار دەکا ئەو کرێکارە دەبێت هەر لای تۆ کار بکە ئەگەر خاوەنکار گوتی کاکە من ئەوم هەر ناوێتەوە ئەو کاتە بەپێی ئەو گرێبەستەی کە لە نێوان کارمەندەکە و خاوەنکاردایە چەند ماگما بێ بۆ تەوابوونی گرێبەستەکە دەبێت ئەو خاوەنکارە یان ئەو کۆمپانیایە تەواوی ماف و ئیمتیازاتی ئەو چەند مانگەی بداتێ بەپێی قانون هەتا کە لە گرێبەستەکەیان ماوە خاڵێکی تر بەپێی وتەکانی ئەم خاڵی کە جەناب باسیەکەی ئاگادارن کە نەک کۆمپانیا سکیوریتیەکان هیچ کەرتێکی تایبەت ئەتوانم بڵێم هیچ نا بە دیاریکراوی بەڵام لە سەیانەوەی کەرتی تایبەت کۆمپانیاکان شوێنە ناحکومیەکان ئەم یاسایە بە تایبەت و خاڵی جەنابتان کە باسان لە مۆڵەت کرد جێبەجێی ناکەن جێبەجێ ناکەن ئەکەیت جێبەجێ ناکەن لەبەرەوەی ئیستیغلال تێدایە ئەو حیسابی قازانج و ڕۆبح و ئەو بەرژەوەندەکانی خۆیان دەکەن من ئەوەی کە باسی دەکەم تەبعاً لەو کارمەندە بەڕێزەی کە قسەی کرد کە کاری سکیوریتیە حتا دەگاتە شاگرد و کرێکارێک کە لە مەطعەمێکا کار دەکا یان لە کەرتی نەوتا کار دەکا هەموو ئەوانە پەیوەندیدارن ئەو قانونە هەمووی ڕێخستووە و تەحدیدی با بڵێن ماف و ئیمتیازەتەکانی کردوون و لە هەمان کاتدا واجباتەکانی ئەو واجباتانەی کە بەپێی عەقدەکان لە نێوانیاندا هەیە و من بۆ خۆم کەیسم هەبووە کرێکار چەندین ساڵ کاری پێکراوە ئەوە لە حیمی پێکراوە ینی ئاسنیان پێ لە حیم کردووە دواتر تووشی شەوچێری بووە و لە دادگای عەمەل سکاڵا تۆمار کراوە ئەو کەسە هیچ ینی زمانی ئیجتیماعی هیچی بۆ نەکردو مەسەڵەن قانونەکە نەیتوانێت هیچی بۆ بکات لەبەرەوەی ئەو کۆمپانیایی کە ئەو کەسەی لە لای خۆی کار پێ کردووە بەبێ ئەوەی مستەلزەماتی ئەو کارەی بۆ دابین بکە لە ئەوە خۆ دەزانی کۆمەڵێک پێداویستیە کەسێک کە هەر شوێنێک هەر شێوازەکارێک کۆمەڵێک پێداویستی هەیە لە بە قانون ئەو کۆمپانیانە دەبێت بۆیان دابین بکەن چۆن ئەو پیاوە بەڕێزە باسیەوە کرد دەبێت جل و بەرگ و ئەو شتانی کە پێویستە بە هەمان شێوە بەڵام کێشەکە ئەوەیە لەبەر ئەوەی ئەو نەبوونی هەلی کار کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا زیاتر بە دروشم دەچێت ینی لە دروشمە هەلی کار بەکاردێنرێ لە مەیدانی عەمەل وان نییە کەسێک کە دەچێت هەر حەز دەکات تەعینی کەنیان بەگرێبەستێکی موقەتیش بێ ئەوەی لە زۆر تەرکیز ناکاتە سەریکە ئەو عەقدەی کە لە نێوانیان نەبی خوێنێتەوە چەند مافی سەرەوەی کە لە یاساکەیە ئەرک و مافی کارماند و کرێکار لە شوێنی ئەهلیە چییە؟ بەڵام تێبینیەک با بۆ هەموو کارمەندانە یاخودە و کرێکارانەی کە لە شوێنێکی تایبەتە ناحکومیە ئیشەکەن پشتبەستن بەو خاڵی بۆیە پێویستە بۆ ئەوەی ئەرک و هەروەها مافەکانی خۆتان بزانن و لە کاتی بوونی هەر کێشەیەکە ئێوە شتێک بەدەستانەوە بێکەوە داوای مافی خۆتان بکەن پێویستە لە هەر شوێنێک کە کارت کرد گرێبەستی تایبەت بە کارەکەت هەبێت ئەو بابەتە هیچ کاتێک فەرامۆژ نەکرێت زۆر جار باسدەواکرێت بەهۆی نەبوونی گرێبەستی کارمەندان یاخود کرێکارانەوە زۆربەی مافەکانیان لە کاتی کۆتایهێنان بە ئیشەکەیان لەدەسەدەن کاکە زیە گوێبستی وتەی ئەو کارمەندە بووین باسی لەوە کرد کە مەسەلەن لە مانگێکا 2 ڕۆژ ئۆفیان هەیە موچەکەیان موچەیەکی زۆر کەما باسی لەو خاڵانە کرد کە بەهۆی چەند مەخالەفاتێکی بچووکە و پارەیەکی زۆریان لێ ئەبڕێت لە ڕووی مافی مرۆڤەوە جەنابتان پێشووتر سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان بوون ئەم بابەتە پێشێلکاریە بۆ سەر حەقی ئینسان بۆ سەر مافی مرۆڤ
بەڵێ بەتەکیید من گوێبیستی ئەم بەرێزە بووم و ئەمە تەنها یەک کەس نییە ڕەنگە زۆر خەڵک هەیە وەکو ئەم بەرێزە ئاوا ئەزیەتیان خواردووە بەم شێوەیە یاخوو بە شێوەیەکی نادروست مامەڵەیان لەگەڵ کراوە لەگەڵ خودانی کۆمپانیاکان بەڵام ئەم کابرایە دیارە هاتووە بۆ ئەوەی ئەم نامەیە بڵاو بکاتت چونکە لە کۆتایی قسە کە باڵەدەستن یان بەرپرسیارم بە دەمەوێت گوێیان لە قسەکانی من بم بۆ ئەوەی چارەسەر بکرێتەوەتە ئەم بەرێزە و بەرێزەکانی ترەوانێک کە کار دەکەن داواکاریەکەین ئەوەیە کەوا کێشەکانیان چارەسەر بکرێت. من بەڕای بن تەبیعی یەکەمیشت بینەوە سەر ئەم کۆمپانیا سکوریتیە و دوای دێنەوە سەر مۆزوعێکی تر. ئەم کۆمپانیایە کاتێک کە بە یاسا ڕێکخراوە و کار دەکەن وە مولەتیان پێدراوە کە وزارەتی ناوخۆ بەرپرسە بۆ مولەتدانیان و هەروەها بۆ بەدواداچوون لە کێشەکانیان و هەروەها بۆ ئەوەی کەوا محاسبەیان بکرێ بە پێی یاسا خۆزگە ئێستا هاوکات لەگەڵ کاکسیا و کاکسرودا وەزارەتی ناوخۆش لێرە لەگەڵ ئێمە ئامادە بووە بۆ ئەوەی ئەم بابەتی کە باس دەکرێت هەم خۆیان لێرە وەڵامیان پێ بووە هەم پێکەوە هەوڵمان بدایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. بەڵێ خۆی وزارەتی ناوخۆکە یاسایەکە لە بەرلەمان دەرچووە ڕای سپاردووە کە بێ بە دوواداچوون لە بۆ ئەم کۆمپانیایە بکەن. دیارە لە قسەکانی ئەم کابرایە کەوا بە دوواداچوونێکی جددی یاخوو کارە لەلایەن بەرپرسان لە وزارەتی ناوخۆ کە کەیسی ئەم کۆمپانیایان وەرگرتیە دیارە فەرەمۆش کرایە یاخم بە شێوەیەکی جددی کاریان لەسەر ئەوە نەکرایە. پێویستە تیمێکی تایبەت لە وزارەتی ناوخۆ سەردانی ئەم کۆمپانیایە بکەن چی بە بانگێشتکردنیان چی بە دوواداچوون لە بۆ شوێنەکە بۆ ئەوەی حقیقەتی وەزعەکە بزانن چونکە لە کاکزیابوورە زۆر زۆر بمبورە یەک لەحظە ئەدوەستێنم بۆی هەتاوەکو لە بیر مەباسی ئەوە بکەم باسی ئەوەت کرد کە وەزارەتی ناوخۆ ئەگەر بە دوواداچوونی جدی بۆ ئەم بابەتانە بکەن. من پەیوەندیم بە وەزارەتی ناوخۆوە کرد بۆی بێن لەگەڵمان بەشدار بن لە بەرنامەکەیە جگەلەوەی کە پێیان نەکرا بە هەر سەبەبێک بێ ئامادە نەبوون بەڵام باسییان لەوە کرد کە ئێمە بەردەوام بە دوواداچوونەکەین ئەوان بابەتەکان گێڕایەوە بۆ ئەوەی کا کارمەندەکان خۆیان ئەو کەسانی کە لەو شوێنانن مافیان پێشێ لەکرێت ئامادە نین لە ترسی ئەوەی کە لە ئیشەکەیان دوور بخرێنەوە یان مەترسی بۆ سەر ژیانیان دروست ببێت خۆیان ئامادەنین کەیسەکان بگەێنە لای ئێمە جایتر ئەوان ئاوهایان بە منوت. ئەمەش هەڵەیەکی ترە تەبیعی پێویستە ئەم کرێکارانەی کە لەوێ کار دەکەن بەپێی ئەم عەقدە ئەم گرێبەستەی کە لەگەڵ کۆمپانیا واژی کردیە خاڵەکان بخینی بزانی ئەرکەکەی چییە و مافەکانی چییە. کاتێک کە لە ئەرکەکەی خۆی ئەم کرێکارە پاشە گزت بووە یاخۆ جێبەجێی نەکرد بە تەئکید ئیدارەی ئەم کۆمپانیایە بەپێی ئەم یاسایە و بەپێی ئەم گرێبەستە سزای خۆی لەسەری دەچەسپێ و لە هەمان کاتدا کاتێک کە ئەم کرێکارە ئەو مافانەی کە پێی درایە بەپێی ئەم گرێبەستە کە نەیەتە دێ مانای وایە پێویستە ئەویش دەنگی خۆی بەرز بکە و داوای لێ بکە کە کۆمپانیایەکە ئەم داواکاریەکەی جێبەجێنەکە ئەبێ بگەڕێتەوە سەر وزارەتی ناوخۆ یاخوو بێتەوە سەر وەکو میێوانە بەرێزەکەت باسی کرد کە دادگایەکی تایبەت هەیە بۆ ئەمە بۆ ئەوەی بچی سکاڵای خۆی بنووسی. بەڵام کاتێک کە کابرایەک مافەکەی پیشێر کراوە و بە خۆی داوای مافی خۆی نەکە تۆزێک زەحمەتە ینی لایەنێکی تر جابا وزارەتیش بیتن ناتوانی لە جیاتی ئەم کابرایە بچیتن سزا لەسەر ئەم کۆمپانیا چونکە ئەبێ ئەمە دکیومنت بکرێ بۆیە خەلەل لە دیارە لە کارمەندانی کۆمپانیەکانیش هەیە کە بەعزە شت هەیە کۆمپانیا ئەهلیە ئەم خەڵکانەی هێناوە بۆ ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆ سکیوریتی ملزەمە ئەم کرێکارە یاخۆ ئەم کابرایە کاتێک کە کار دەکەن لەوێ ئەوەندە ساعەت کار بکاتن لە هەفتەیەک و هەر کاتێک ئەگەر زیاتر لە ساعەتەکانی خۆی کاری کرد پێویستە بە ئۆڤەرتایمی بۆ حیساب بکرێ. لە هەمان کاتدا ئەم بەرێزەی کە لەگەڵی قسەت کرد باسی مۆزوعێکی پرسیارەکرد لێ کرد ئایا ئەوانەی کە بە ڕۆژ کار دەکەن هەمان شتن وەکو ئەوانەی کە بە شەو تەبیعی لێرە ئەبێ کۆمپانیا هەمان ئەم جیاوازە هەبی چونکە ئەو کابرایە کە کار دەکە بە شەو ئەبێ ئیمتیازاتی بە شێوەزێکی تربی. اینجا یەکێک لە ئەوەی کە لە ئەیاسای کار هاتووە هەر کرێکارە هەر کابرایە کار بکاتن بە شەڕە پێویستی بە مولەتە ئەم مولەتە ئەبێ ڕێک بخرێ. بەڵام ئەگەر
بە پێی یاسا نەچووە دەوامی خۆی یان کارەکەی خۆی بە تاکیدیش کۆمپانیایە کە سزای دەداتێ بەڵام نازانم شێوازی یاخۆ ڕێژەی سزایەکان چۆنە چەند لە سەدا لە چەند بە ساعەت دەژمێردرێنە ئەمە ئیشی خۆیانە بەڵام ئەمانە حقایقە ئەمانە ئەبێ ڕەچاو بکرێتن بۆیە ئەم کۆمپانیانە ئەبێ بە دوواداچوونێک لە کاری خۆیان بکەن چونکە ئەوانەیە کە کار دەکەن لەوێ بەشەڕن مرۆڤن مافیان هەیە ملزەمە کاری خۆی بکە بەڵام کۆمپانیا تۆش پێویستە مافەکەی خۆی بیدێ یعنی لە قسەکانی ئەم بەرێزە تێگەیشتم بەڵێ جەنابتان ساڵانێک سەرۆکی دەستەی مافی مرۆڤ هێرێمی کوردستان بوون لەو کاتەی کە ئێوە لەو پۆستەیە بوون تا چەند گرنگیتان بەم بابەتانە داوە پێشێلکردنی مافی کرێکار و مافی کارمەند لەلایەن کۆمپانیا تایبەتەکانەوە ئەم کەیسانە تا چەند هاتوونەتە بەردەستی ئێوە گوێبیستی بوون بە گوێتان گەشتووە و بە دوواداچوونتان تا چەند بۆی کردووە بەڵێ لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لێکەکە لەم دەستگایانە ئەویش کە بەرپرسیارەتی بەسەر دەکەویت بۆ بە دوواداچوون لەم مەوزوعە و لەم کەیسە چونکە ئەرکی خۆیتی بۆ ئەوەی کەوا مافی کرێکاران پارێزرابی من کە ئێستاژ وە ئەزانم هەر بوونی هەیە بەڵام دەستەی مافی مرۆڤ دەستەیەکە کەوا چاودێریە بۆیە پێویستە ئەم خەلکانێک کە کار دەکەن بچنەوە نووسینگەکان لەرێکە لە شار و شارچکەکان یاریێمی کوردستان سکاڵای خۆیان بنووسن بۆ ئەوەی دەستا هەڵبستی بە ئەرکەکەی خۆی و فەرمانبەری تایبەتی خۆی دەنێریتن بۆ بە دوواداچوون راپۆرتەکە ئامادەی دەکاتن اینجا دەبەسترێتەوە چی لایەنێکی حکومی بەرپرسە لە کارەکانی ئەم کۆمپانیایە بۆی بەرز دەکاتون و بە دوواداچوونی بۆی دەکات بۆ ئەوەی ئەم کۆمپانیایی کە پیشێلکردنی پیشێلی مافی ئەم کرێکارێک کردیە سزای خۆی وەربگرێ من وەختی خۆی ئێمە دوو کەیسێکی گرنگمان هەبوو لە بەسەلەی کرێکارانی بیانی وە کرێکارەکانی ناوخۆیی تەنانەت لە بۆ کەیسەکانی کرێکار بیانیشمان کار کردووە و ئی ناوخۆشمان کار کردووە و بە بەردەوام لیجنەیەکی تایبەت یاخو بڵێن بەڕێوەبەرایەتی تایبەتمانە بوو کە لە بەڕێوەبەری گشتی مافی مرۆڤ و یاسا ئەرکی ئەوە بووکەوە بە دوواداچوونیان دەکرد تەنە زیارەتی ئەم خەلکانەشیان دەکرد و لێیان دەپرسی شوێنی نیشتەجێبوونیان خواردنیان ئەرکیان چەند ساعت کار دەکەن چی ئاستەک لە بەردەمیان هەیە بۆ تەندروستیەکەیان چۆنە ئایا ئەوانەیە مەسەلەن ئێستا خاڵێکی زۆر گرنگ من لەو بەرێزە تێگەیشتم ئەو خەلکانەی کە دەینن لەناو ئەو کۆمپانیایە کە بە ناوی سکیوریتیە ئیتر لە هۆتێلە لە مۆڵە لە شوێنە گشتیەکانە لە باسی بار و شوێنەکانی تری کرد ئەمانە هەر شوێنێک کە لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە ئەو کرێکارانەی کە دەخرێتە ناو هوتێل فەرقیانەیە ئەوانەیە کە دەخرێن ناو باخی گشتی ئەوانەی کە دەخرێنەوە ناو بار و ناو ڕیستۆرانتەکان بۆیە پێویستە پێشی ئەوەی کە ئەم کابرایە ئەرکەکەی پێڕابستپێرن کاتێک کە مواسەفاتەکانی وەردەگرن یاخو سیڤەکە یاخو شێوەکەی نازانم ئەوە ئەرکی کۆمپانیایە کە موافقەیان وەرگرت ئەمانە ئەیخەنە کار ئەبێ ڕاهێنان بکرێتن ڕاهێنان بکرێتەوە ئەرکەکەی چۆنە بەچی شێوازەر چونکە ئەگەر دقت بین بەرێزت پرسیارەکەت لێ کردوتت خەلک کە دێنەوە ناو ئەم شوێنە گشتیانە تۆزەک ناڕازینە لە کارمەندەکانی سکیوریتی مزایقەیان دەکە کەواتە ئەمە مانای چیە ئەمە مانای وایە یا ئەم کابرایە نازانی کارەکەی خۆی چۆنە یان هاوڵاتی قیمت لە بۆ ئەو سکیورێتەکە نادات زۆر ڕاستەوەڵا کاک زیان من لەگەڵ زیاتر لە 4 بۆ 5 کارمەندی کۆمپانیای جیاوازی سکیوریتیا ئەو پرسیارم کردووە قسەشم لەگەڵا کردن پێم وتن ئێوە ڕاهێنانتان پێکراوە پێشتر هیچ ترێنین و شتێکتان بینیوە سەبارەت بۆ وەرکەی کە بە ئێوە ئەسپێرێت زۆربیان وتوانە نەخێر ڕاستە و خۆ کە ئیشەکەمان کردووە کە وەرگیراوی گەورەیە یعنی ئەگەر بەجالەکە بدەیەک مەجالەکە بدەی دقت یعنی هەندێک شوێن ئەمانەی کا سکیوریتینە لە بەسەر بە کۆمپانیەکە لە هەندێک شوێن کار دەکەن ڕەنگە کارەکەیان وەها داوا دەکرێت چەکیان هەبی وا چەکی و زۆر شوێن من بەخۆم چوومە کابرای سکیوریتی چەکی هەیە باشە ئەوە کە ئەم چەکەی هەڵگرتیە ئەبێ بە ڕێگایەک بۆی دەستنیشان بکرێتن لە چی کاتێک ئەم چەکە بەکاردەهێنرێ بە چی شێوازێک
ئایا ڕاهێنان کرایە لەسەر ئەم چەکە ئایا ئەم چەکە کە لەوێ ئیشی لەسەرەکە باش ئەوەی کە ئەڕواتە ماڵەوە ئەم چەکە لەگەڵ خۆی ئەبە یان ئەی خاتە ناو کۆمپانیا ئەمانە هەمووی ئەرکی کۆمپانیایە بۆیە ئەم کۆمپانیایە جگەل لە کاری کارگێری و دارایی و هوەری پێویستە بەشێکی هەبیتن بۆ بەدواداچوونی یاخود بۆ سەرکەیسی کرێکاران بەڕێوەبەرێکی بۆ خۆیان دانێن لەگەڵ چەند فەرمانبەرێک بۆ ئەوەی ئەم کرێکارانە بە بەردەوامی ژێر چاودێری بن چونکە ئێمە نەک تەنها بەس مافی کرێکارمانەیە ئەوانەی کە کار دەکەن ئەی مافی هاوڵاتی ئەگەر کاتێک ئەو سکیورێتێ تەعەدای کرد یاخود مزایقەی کابرایەکی کرد کە دەچیتە ناومۆڵێک یان ناو هوتێلێک چونکە ئەمە ئەبێ بە شێوازێکی مۆدێرن مامەڵە لەگەڵ بکرێت بۆیە ئەمانە هەمووی ئەبێ چارەسەر بکرێتن و دووبارە ئەگەڕێمەوە ئەڵێم وزارەتی ناوخۆ دەستەی سربەخۆی مافی مرۆڤ وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەمانە ئەبێ لەسەر ئەم کەیسە بەدواداچوون بکەن و تیمێکی تایبەتی خۆیان هەبی بۆ زانینی وەزعەکە چۆنە و چ پیشنیار دەکەن بۆ چارەسەرکردن و نەهێشتنی ئەم هەڵانەی کەتیایەتی. زۆر باشە. کاک سروت لە یاسای کارە یاسای ژمارە 76 2015 باسی ئەوە کراوە کە لە کەرتی تایبەتە لە شوێنە ناحکومیەکانە مەسەلەن چەند کاتژمێر کار بکەن چەند ڕۆژمۆڵەت وەربگرن مەسەلەن باسی موچە کراوە باسی ئیجازات و بابەتانە کراوە بە تەفاسیلی. بێگومان کەمترین کات 7 سعات کارکردنە بە شێوەیەکی گشتی 8 سعاتە لە کەمترین یا هەفتە ئەگەر زیاد بێ لەوە مادەیەکی دیکەمان هەیە کە ئۆڤەرتایمی پێ دەڵێن ئەوەی کە زیاتر کاریان پێدەکە مادەی 67 قانونی عمل و زمانی ئیجتیماعیمانەیە ئەوە دەبێ ڕێک پارەکەیان بۆ زیادکە ئەو کرێی کە دەیانداتێ. من ویستم نقطەیەکی ڕئیسی هەیە باسکەم مێرەمان خانەگەر مەجالە بێ ئەویش ئەوەیە طبعا قانونی عمل قانونێکی وەتەنیە قانونێکی نیشتیمانیە. ئێست ئەگە قانونی عمل کار بکە وەکو خۆی باوەڕ بکە لە وڵاتانی پێشکەوت و گرنگجێکی زۆر بە قانونی عمل دەدرێ بەڵام ئەگەر قانونەکە کار نەکە نەما مۆستازیە کە قسەی دەفەرموود حەقیەوەی هەیە گلەی لێ بکرێکە ئەوەی نەکردویان دادگا گلەی لێ بکرێت لەبەرەوەی ئەو قانونە من لە وڵاتانی پێشکەوت و بیستومە زۆر زار لە تەلەڤیزیۆنە ڕیکلام دەکات دەڵێ مەسەلەن چیژۆڵەیەکمان دەوێت تەمەنی ئەوەن دەبێ یان لە ڕەگەزی مێ بێ شەهادەکەی ئەوە بێ باوەڕ دەکەی لە وڵاتانی پێشکەوت و بەعزێک لە وڵاتان مەمنوع ئەو جۆرە داواکاریە بۆ هەر شوێنێک کە کاری پێ بکرێ لەبەرەوەی ئەو دەبێت لە دوای توانایی ئەو کەسە بگەڕێ بڵێ کەسێکمان دەوێت حتا تەمەنیش پێوەرنیە نابێ ئەو شتانە تهدید بکرێت لەبەرەوەی تۆ پێویستت بە مەوهیبەی ئەو کەسەیە پێویستت بە توانای ئەو کەسەیە نەک ئەوەی کە تۆ بێ ئەو زۆرە شەرتەی کە لە هەندێک شوێن من بینیومە لە شەرتی زەواز دەچێت نەک لە شەرتی ئەوەی کە کۆمپانیایەک پێویستی بە کارمەندێکەیە لەلای دواتر مێرەبانخان بەپێی ئامارێک کە من دەزانم زیاتر لە 6 ملیۆن کەس لە عێراقا لە کەرتی گشتیا لە کەرتی تایبەتە کار دەکا ببوورە لەو 6 ملیۆنە سەتادەی تۆمار کراوە لە زمانی ئیجتیماعی کە پەیوەندی بە مافی ئەو کارمەندانەوە ئەو کرێکارانەوە هەیە کە لە کەرتی تایبەتە کار دەکەن مەسەلەن وەکو زمانی سەحی مەسەلە ئیجازەی ساڵانە ئەو پیاوەی کە باز دەکات لە مانگێکە تەنها 2 ڕۆژی مۆڵەتدەن بە هیچ جۆرێ قانونی نییە یعنی دواتر کە کەسی دەرەجەیەکە جارەیە خاوەنی ئەم کۆمپانیایە بچێتە بەردەم دادگا چۆن مامەڵەی لەگەڵەکات لەسەر ئەم خاڵانەی کە ئێستا ئێمە گوێمان لێ بوو چەند سزای بۆ دائەنات بێگومان ئەو کۆمپانیایە کە وەختێک دەچێتە بەردەم دادگا کە سکاڵا هەبێ کە سکاڵا تۆمار کرا تاعن لەو ئەو کاتە هەمان ئەو قانونەی کە بەسەر کرێکارێکی کەرتی گشتیا جێبەجێ دەکرێت هەمان ئەو قانونە بۆ ئەو کەسەش کە خاوەنکارە و ئەو زوڵمەی لەو کەسانە کردووە لێ ناگەڕێ بە کۆمەڵێک ئیستیغلالی تێدایە ئەو قسانەی و پیاوە کردی لەبەرەوە تەبعاً عقوبەی دەدا و دەبێ ئەوانە باج بدەن بازەکە سزا دەدرێن و ساڵانە لە عالەمی پێشکەوتووە دەیان کۆمپانیا سزا دەدرێت لەسەر ئەوەی کە ئیخلالی بە مافی کرێکارێک کردووە و حەقی لە کرێکارێک خواردووە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا نەماندید مەسەرەن کۆمپانیایەک بازێکی زۆری لێ بسەندرێ لەسەرەوەی کە بۆ نمونە زوڵمی لە کرێکارەکانی کردووە ئەگەر چەند نمونەیەکی وا هەبێ بڕوا بکە کۆمپانیەکانی تریژ ئەو کاتە ئەو ئیستیغلالە ناهێڵن و خەڵک هەبووە لەوانەیە ئەوە وەکو
کەسێک کە خاوەن ژن و ماڵە باسی بەشێکی گچکەی کرد لەو بافانەی کە هی خۆیەتی و پێشێل کراوە. من شتی تریش دەزانم مەسەلەن جار هەیە کەسێک ینی خوشکێکی ئێمە چیژۆڵەیەک چووە کار بکە لە شوێنێکە کە کەرتی گشتی کەرتی تایبەت بووە یعنی نەکەر لە ڕووی مەسەرن موچە و ئیمتیازات و ئەوانەوە ئیستغلال کراوە بە پێچەوانەوە لە ڕووی دیکەشەوە ئیستغلال کراوە بە ڕێگای ناشەرعی کە ئەمانە هەموو نەخۆشی گەورن لە ناو ئەو وڵاتی ئێمەدایە بەشێک زۆربەی هەرە زۆریشی بەوە دەگەڕێتەوە کە قانون لە وڵاتی ئێمەدا بەڕاستی قانونێکە تەنها بۆ هەژارەکانە و ئەوانەی کە دەسەڵاتدارن و کە خەڵک لەلایەن کار دەکات زۆربەی هەرە زۆریان پشتی ئەو دەسەڵاتدارانیتیایە کە لە حکوومەت و لە حیزبەکاندا زۆر باشە. کاک زییا ئەم بابەتە گوێمان لێ بوو کە ئەو کەسەوتی حەزەکەین سکاڵا بکەین وسە لە نەترسین ئیشەکەمان لە دەست بچێیان لەبەرەوەی ئەو باسی لەوە کرد کە زۆرێک لە کۆمپانیەکان خاوەنەکانیان کەسانی باڵادەستن بۆیە لەوە ئەچێت نەتوانن سکاڵا بکەنیان بە ئاشکرا گلەیەکانیان بگێنن. پێشنیازی جەنابتان بۆ داواکاری گشتی لەم بابەتەیە چییە؟ بەڵێ داواکاری گشتیژێکە کە لەو لایەنانەی کەوا سکاڵایەکە دەجوولێنیوە بە دوواداچوونی دەکاتن لە دادگا. من لەگەڵ ئەو بەڕێزە نازانم بۆ لەبەر چی ترساوە کاتێک کە هەر کارمەندە کارکرێکارێک کە واژووی کرد لە گرێبەست نێوان ئەو لەگەڵ کۆمپانیایەک یان ئەو شوێنێکە لە ناوی کار دەکاتن تەواو ئیتر ئەمە بووە دەستورێک ئەمە بووە سەنەدەک ئەمە بووە دکیومنتێک دادگا ئەم دکیومنتە وەری دەگری و بە پێی خاڵەکانی کە هاتووە لە نام ئەم گرێبەستە چی بۆ مافی کرێکارە چی بۆ مافی کۆمپانیایەکەیە کاری لەسەر دەکا. یعنی ئەمە ڕاستە گلەییمان هەیە لە دادگاوە بەڵام تا ئێستا دادگاکانی ئێمە دادوەرەکانی ئێمە باوەڕ ناکەم کاتێک کە یەکێک لەم خەلکانە لەم هەژارانە لەم کرێکارانە کاتێک کە سکاڵا بنووسی بە دوواداچوون لە سکاڵەکەی دەکەن و مەفەکەی خۆی نەگەڕێنەوە. یعنی تەنانەت ئەمە فەرمانبەرانی هەمیشەیی ئەوانەی کە فەرمانبەری حکومینە ئەویش بۆی هەیە سکاڵا بنووسی لەسەر وەزیرەکەی خۆی لەسەر بەڕێوەبەرە گشتیەکەی خۆی لەسەر بەڕێوەبەری خۆی لە محکەمەی ئیداری کە محکمەیەکی تایبەت هەیە دادگایەکی تایبەتمانەیە ئێمە پێی دەلێت دادگای ئیداری و زۆر حالەتی ژوەها ڕووداوە مافی فەرمانبەر وەرگیرایە لەبەر پرسە باڵایەکەی خۆی کەواتە من لێرەوە لە بەڕێی کەناڵەکەتان ئەڵێم هەر یەکەک کار دەکاتن لە هەر شوێنەک بی مادام کارکردنەکەت ڕسمیە فەرمیە بە گرێبەستە گرێبەست واژوو کرایە لە هەردوو لایەن چونکە کرێبەست کە واژوو دەکرێتن لە مابەینی دوو لەمانەیە هەردوو لایەن ڕەزامەندن بەو مەرجانەی لە ناو گرێبەستداتیە مەترسە کەس خودانی کارەکە ناتوانانی ئەزیەتت بداتن چونکە تۆ مافی خۆتە بڕۆ ئەگەر بە مافەکەت نەدرێتن بەم شێوازە تۆ بڕۆ بە دادگا وەرگرە. بەڵام لە هەمان کاتە ئەوانی کە کاریش دەکەن ئەبێ بابند بن بەو خاڵانەی کە لە ناو گرێبەستەکە هاتیە بە پێی یاسایەکەی خۆت بە پێی ئەوەی شێوارەکەت کە بۆ دانرایە بەڵام لە مافەکانی خۆت قەت پەشیمان نەبەوە قەت ئەوە خۆت بە دوور بخە و مەترسە بڕۆ داوای لێ بکە. و من لێرەوە بەس ئەگەر ملاحەزەکەم هەیە پرسیاری ژمارەی ساعەتت کرد ئەوەی من دەزانم تەبیعی هەر وڵاتە گرێکارەکانی خۆی هەیە بەڵام ئەوەی من دەزانم بە پێی بنەمایەکانی مافی مرۆڤ نابی هەر یەکەک وەر کرێکارێک بە تایبەتی کار بکاتن زیاتر لە 40 ساعات کە 5 ڕۆژە فی 8 ساعات بەعزەک 39 ساعات چونکە ئەخیر ڕۆژ 1 ساعتیان کەمە ئەمە جگە لە ئەگەر ساعەتێکیان بۆ بدرێتن بۆ نانی نیوەڕۆ خواردن. هەندێک شەریکات هەیە لە زمنی عەمەلە لە هەندێک هەیە نە بەدەرە لەوە کە دەبیتە 9 ساعاتیان خواردنی خۆی وڵا بەداخەوە من جگە لە کۆمپانیەکانی سکیوریتی لەگەڵ شوێنی تریش و کارمەندی هەندێک لە چێشتخانەکانیشا کاک زیا قسەم کردووە زیاتری بدێ باسی ئەوەیان کردووە کاڵەن ئێمە ڕۆژانە 12 کاتژمێر کارەکەی. دەست خۆش زیا پەترۆ سەرۆکی پێشووی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان هەروەها سروود شاخستانی پارێزەری ڕاوێژکار زۆر سوپاس بۆ ئێوە ماندوو نەبن. سپاس بۆ